الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم إنا نسألك لسانا صادقا وقلبا خاشعا ورزقا حلالا طيبا واسعا برحمتك يا أرحم الراحمين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی پەیامی ڕۆژ، لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە باسی بابەتێکی گرنگ و گەورە و میهرەبان ئەکەین بە پشتیوانی خوای پەروەردگار لە خزمەتی ئەو بابەتە گرنگا بین کە بریتیە لە ئەخلاقی جوان، ڕەوشتی جوان. خۆشەویستەکانم، پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ: ئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الأخلاق. من ڕەوانە کراوم تاوەکو ئەخلاقە جوانەکان تەواو بکەم. واتە لەو کاتێک کە پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەککە بوو بە پیاغەمبەر هەندێک ڕەوشتی جوان هەبوو. پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی هاتووم ئەوانە تەواو بکەم. ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان دوو جەمسەری گرنگی هەیە، ڕەوشت جوانی و ئەخلاق جوانی لەگەڵ خوای پەروەردگار. ئەویش بەوە ئەبێ ئینسان ڕازی بێ بە قەزا و قەدەر، بەو بەشەی کە خوا پێی داوە، سەبر و ئارامی هەبێ لە کاتی ناڕەحەتیەکان و لە کاتێکە کە خوای پەروەردگار نیعمەتێکی بەسەرا ئەڕێژێ شکرانە بژێری خوای پەروەردگار بە ئەنجام بگەێنێ. ئەوە ئەخلاقی جوان لەگەڵ خوای پەروەردگارە. ئەخلاقی جوانش لەگەڵ خەڵکە بریتە لەوەی کە عەزیەت و ئازاری خەڵک نەدرێت، چاکە بکەی لەگەڵ خەڵکە، میهرەبان بی لەگەڵ خەڵکە، بەزەیت بە خەڵکە بێت و یارمەتیان بدەی، ئێش و ئازاریان لەسەر شان لابەی. هەردوو جەمسەرەکە پێوتی ئەخلاقی جوان. جا ئەخلاقی جوان بەرگێک و پۆشاکێکە بەکراوە بەبەر ئینسانی مسلمانە لە هەموو هەڵسوکەوتێکی ڕۆژانەیە، چ لە ماڵۆ بێ یا لە دەرۆ، موەزەف بێ یا مەسئول بێ، مامۆسا بێ، مهندیس بێ، دوکتۆر بێ، ڕئیس بێ، وزەرا، وەزیر بێ، هەر شتێک هەبێ پێویستی بە ئەخلاقی جوان هەیە. هەر کاتێ ئێمە توانیمان ئەو حەق و واجباتانەی کە لەسەر شانمانن جێبەجیان بکەین وەکو خۆی، بەڕاستیەوە ئەخلاقی جوانمان بەکارهێناوە. خۆشەویستەکانم، خوای پەروەردگار بە پیاغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام: وئینەکە لەعەلا خولوق عەظیم. ئەی موحەممەد، تۆ لە ئەخلاق جوانیە هیچ کەسێکت ناگاتێ بەرزیت پلەی بەرزت گرتووە لە ئەخلاق جوانیە. ئەوە کاتێک بە پیاغەمبەری خوا فەرمیوێتی خوای پەروەردگارە فەرمێ کاتێک پیاغەمبەری خوا باوک بوو، پیاغەمبەری خوا مامی هەبوو، پووری هەبوو، ئامۆزای هەبوو، لەناو قەومەکەی خۆیان بوو، لە مەکەیە تێکەڵ بە خەڵکە بوو، زۆر جار قەومەکەشی یعنی بەرامبەر بە ئەم خراپەیان ئەکرد، بەڵام پیاغەمبەری خوا شاهدی بۆدا کە لەسەر ئەخلاقی جوان بووە. خۆشەویستەکانم، ئەخلاق جوانی عیبادەتێکی زۆر گەورەیە، بەرهەمێکی زۆر جوانی هەیە، بە تایبەتی گەنجەکان و جگە لە گەنجەکانیش هەموو کەسێکی مسلمان کە مکەلەفە کە خوای پەروەردگار لەسەر زەویە قەڵەمی لەسەر داناوە، ئەر کاتی ئەخلاقی جوان بوو بەرهەمێکی زۆر جوانی دەست ئەکەوێ. ئەم بەرهەمانە لە دنیا و لە قیامەتە خوای پەروەردگار بە پیاغەمبەرەکەی فەرموو عەلەیهی سەڵات وەسەلام و پیاغەمبەریش بۆ ئێمە بەیان کردووە. یەکێ لەو بەرهەمانە پیاغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام: أربع إذا كن فيك فلا عليك ما فاتك من الدنيا، حفظ أمانة وصدق حديث وحسن خليقة وعفة طمعة. پیاغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام چوار شت هەن ئەگەر تۆ هەو بێ هەموو دنیا بفەوتێ باکر نەبێ. چوار شت، چوار خەسڵەت، چوار ڕەوشت لە ئینسانە ئەگەر هەبوو ئەو کاتە حەچی لە دنیا ئەفەوتێ باکرد نەبێ. یەک لەوانە ئەمانەت پارێزی، خەڵکی ئەمانەتێکی لادانێ، قسەیەکی ئەمانەتی لا ئەکا بیپارێزە. دووهەم ڕازگۆیی لە قسەیە، لە هەواڵە، لە قسەیە، لە وتوێژە، ڕازگۆیی. سێهەم ئەخلاق جوانی، چوارهەم حەڵاڵخۆری لە کەسابەتە. پیاغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەم چوارە چوار کەنزی گەورن. یەکێ لەوانەی کەمە بەسمانە بریتێ لە ئەخلاق جوانی. ئەگەر ئینسان ئەخلاقی جوان بوو لە دنیای کەنزێکی گەورەی دەستکەوتووە. بۆیە پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو موژدە گەورەی داوە بۆ کەسانی کە ئەخلاقیان جوانە، فەرمێ یەکێک لەو چوار شتەی کە ئینسان هەیبێ کەنزە لە دنیایە و ئیتر دنیا چی لێ دێ با لێ بێ و ئەم باکی نەبێ، یعنی با خەفەتی لێ نەخوا. یەکێک لەو چوارە بریتی بوو لە ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان. یەکێتر لە بەرهەمەکانی ئەخلاق جوانی بریتە لە هۆکاری چوونە بەهەشت. خۆشەویستەکانم، بەهەشت گرانە، هەم ئینسان ناتوانێت بە ئاسانی بچێتە ناو بەهەشتەوە. هەندێک ئەخلاق و ڕەوشت و عیبادەت و خواپەرسیە بەجێ نهێنێ ناتوانێت بچێتە بەهەشتەوە. دە یەکێک لە هۆکارەکانی چوونە ناو بەهەشت بریتە لە ئەخلاقی جوان. پیاغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام: من ئەبمە کەفیلی کەسێک
ئەم شتم بۆ بکە من ئەبمە کەفیلی ماڵێک لە خواروی بەهەشت بۆ ئینسانم. ئەوش بریتە لەوەی هەر کەسێک واز لە مناقەشەی بێسوود بێنێ، واز لە دەمەدەمێ و مجادلە بێنێ کە سەرنجامەکەی دڵیێشانی تایە، با ئەم کەسەش لەسەر حەق و ڕاستی بێ خۆی وازی لێ بێنێ. پیغمبر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من ئەبمە کەفیلی ماڵێک لە خواروی بەهەشت. پاشان فەرمێ من ئەبمە کەفیلی ماڵێک لە ناوڕاستی بەهەشتا بۆ کەسێک کە واز لە درۆکردن بێنێ، با بۆ سوعبەتیش بێ، بە حسابی خۆی بۆ شەو نشینی و قسەی خۆشی ناو ڕفیقەکانی بێ، بە شەرتێ واز لە درۆ بێنێ. پیغمبر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من ئەبمە کەفیلی ماڵێک لە وەسەط و ناوەڕاستی بەهەشت. بەڵام بۆ ئەخلاق جوانی پیغمبر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەبمە کەفیلی ماڵێک لە سەروی بەهەشت. سەروی بەهەشت یعنی لە هەردوو ماڵەکەی تر بە قیمەتر و جوانتر و چاکتر و کەشخەترە. بۆ کێ؟ بۆ کەسێ ئەخلاق و ڕەوشتی خۆی جوان دەکات. کەواتە پیغمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مژدەی داوە بۆ کەسانی کە ئەخلاقیان جوان ئەکەن، ڕەوشیان جوان ئەکەن، بەوەی کە بنە خاوەنی ماڵێک لە سەروی بەهەشت لە شوێنێکی گرانبەهای بەهەشت. خۆشەویستەکانم، ئەبوو هوڕێرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پیاوێک کاتە خزمەتی پیغمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وتی پیغمبەری خوا چ شتێک ئینسان زۆر ئەباتە ناو بەهەشت، یعنی چ کردەوەیەک بە زۆری خەڵک لەسەر ئەو دوو کردەوە چنە ناو بەهەشتەوە. پیغمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام تەقوى الله، یەکەم تەقوای خوا لە خوا ترسان، و حسن الخلق و ئەخلاقی جوان. کەواتە ئەم دوو ڕەوشتە، ئەم دوو کارە جوانە، هەم ترسان لە خوا هەم ڕەوشت جوانی هۆکارێکی چوونە ناو بەهەشتن و خەڵکێکی زۆری مسلمان بە بۆنەی ئەم دوو ڕەوشتەوە ئەگە بیانە ئەچنە بەهەشتەوە. ئەخلاقی جوان، ڕەوشتی جوان یەکێکە لەو سیفەتانەی کە خەڵک بە بۆنەی ئەو ڕەوشتەوە ئەچێتە ناو بەهەشتەوە. و هەر ئەو پیاوە پرسیاری لە پیغمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی پیغمبەری خوا ئەی چ کردەوەیەک زۆر ئینسان خاتە ناو جەهەنەم؟ پیغمبەری خوا فەرمووی زمان لەگەڵ دامێن، زمان لەگەڵ دامێن. خوای پەروەردگار بمان پارێزێ لە هەڵە و کەم و کورتی ئەو ڕەوشتە خراپ و سیفەتە خراپانە. کەواتە یەکێک لە بەرهەمەکانی ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان بریتی بوو لە هۆکاری چوونە ناو بەهەشت، داخڵبوون بە بەهەشتی خوای پەروەردگار. یەکێتر لە بەرهەمەکانی ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان بەدەستهێنانی خۆشەویستی خوای پەروەردگارە. گەنجی خۆشەویست ئەی ئەو کەسێک کە دەوێت خوای پەروەردگار تۆی خۆش بوێت، ئەی ئەو مسلمانەی کە هەوڵەدەی ببیتە خۆشەویستی خوای پەروەردگار. دەی پیغمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مژدەمانە داتێ فەرمێ ئەگەر ئەتەوێ ببیتە خۆشەویستی خوای میهرەبان ئەوە با ئەخلاق و ڕەوشت جوان بێ. وەک لەوە فەرمێ وأحسنوا إن الله يحب المحسنين، چاکەکار بن خوا چاکەکارانی خۆشەوێ. دەی چاکەکردن ئەخلاقی جوانە. وەک خوای پەروەردگار فەرمێ والله يحب الصابرين، خوا ئارامگرەکانی خۆش ئەوێ. دەی ئارامگرتن ئەخلاقی جوانە. خوای پەروەردگار فەرمێ إن الله يحب المقسطين، خوا دادگەرەکانی خۆش ئەوێ. دەی دادگەری و عەدالەت ئەخلاقی جوان و ڕەوشی جوانم. وەک پیغمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام أحب عباد الله إلى الله أحسنهم خلقا، خۆشەویستترین بەندەی خوا لای خوای پەروەردگار جوان با لەم فەرمودەی پیغمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ورد بینەوە. فەرمێ خۆشەویستترین بەندەی خوا، خۆشەویستترین بەندە لای خوای پەروەردگار بریتە لەو کەسانێک کە ئەخلاقیان لە هەموویان جوانترە. کێ ئەخلاقی جوان بوو، کێ ڕەوشتی جوان بوو لە ناو مسلمانانە، لە ناو ئیماندارانە، لای خوای پەروەردگار ئەم ئەخلاق و ڕەوشتە جوانە ئەیکاتە ئەوەی کە لە بەندەکانی تری خۆشەویستە بێ لای خوای پەروەردگارە. هەر گەنجێک، هەر ئینسانێک، هەر ئافرەتێک، هەر پیاوێک، هەر مەرتەبەیەکی هەبێ، هەر مەکانەتێکی هەبێ، بەتەمەن بێ، گەنج بێ، مەسئول بێ، غەیرە مەسئول بێ، لە ماڵی خۆیان بێ، لە هەر وەزیفەیەکا بێ، ئەخلاق و ڕەوشتی جوان بوو لەگەڵ خەڵکە، لەگەڵ خوای پەروەردگارە، ئەوە خۆشەویستترین بەندەی خوای پەروەردگارە. بەڵێ خۆشەویستەکانم یەکێتر لە بەرهەمەکانی ئەخلاق و ڕەوشتی جوان ئەوەیە کە ئەبیتە خۆشەویستی پیغمبەری خوا صلی الله علیه وسلم. خۆشەویستی پیغمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەست ئەهێنی. وەک پیغمبەری خوا فەرموویەتی نزیکترینتان لە من لە ڕۆژی قیامەتە، نزیکترینی ئەو کەسانەی کە مەجلیسیان لە مەجلیسی منەوە نزیکە لە قیامەتە، و خۆشەویستترینتان لای من لە قیامەتە ئەو کەسانەتان کە ئەخلاق و ڕەوشیان جوانە. الله ئەکبەر. یعنی ئینسانەکە ئەبێتە دراوسێ پیغمبەری خوا، بێتە خۆشەویستی پیغمبەری خوا بە ڕەوشتی جوان، بە ئەخلاقی جوان. بەرهەمێکی تری ئەخلاقی جوان ئەوەیە کە لە ترازووی قیامەتە، لەو ڕۆژەی کە خوای پەروەردگار کردەوەکانمان بۆ ئەکێشێ، هیچ شتێک نییە ئەوەندەی ئەخلاقی جوان لە ترازووە قورس بێت. لە ترازووە هەموو کردەوەکان بێنە لە چاکەکان بخە ناو ترازووە، لە هەمویان قورستر بریتە لە چی؟ بریتە لە ئەخلاق و ڕەوشتی جوان. وەک پیغمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ما من شيء يوضع في الميزان أثقل من حسن الخلق، هیچ شتێک نییە لە میزانە
لروجي قيامته قرستر وسنجينتر به لأخلاقي جوان كواتا أخلاقي جوان لروجي قيامته گەورەترین و قورسترین کێشراوەکانی کردەوەکانی مرۆڤە. خۆشەویستەکانم یەکێتر لە بەرهەمەکانی ئەخلاقی جوان وەسیەتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام. یعنی ئینسان وەسیەتی پێغەمبەری خوا جێبەجێکە چەند خۆشە. ئینسان شانازی بەوە بکات کە وەسیەتی باوباپیرانی جێبەجێ دەکات. ئەگەر وەسیەتەکەی پێغەمبەری خوا جێبەجێکەی بەڕاستی نیعمەتێکی زۆر گەورەیە. یەکێک لە هاوڵە خۆشەویستەکان بە ناوی ئەبوو زەڕی غەفاری ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە من گەیشت. لێم پرسی وتم ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوصینی ئامۆژگاریم کە ئەی پێغەمبەری خوا ئەی ڕەسوولی خوا خۆشەویستی خوا ئامۆژگاریم کە صلی الله علیه وسلم. جا پێغەمبەری خوا ئامۆژگاری ئینسان کە ئەبێ ئامۆژگاریەکەی چەند بە نرخ و جوان بێ. بۆیە ئەبێ ئینسانی مسلمان ئامۆژگاریەکانی ڕەسوولی خوا بە جوانی وەرگرێ، ئیشی پێ بکە، عەمەلی پێ بکە. ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی فەرموو اتقی الله حيث ما كنت. لە خوا بترسە لە هەر شوێنێکا بووی، چه ئاوەدانی بێ، چه چۆڵی بێ، چ لە شەو یا لە ڕۆژا بێ، هەر کاتێک تۆ لە هەر شوێنێکا بووی لەسەر زەوی یا غەیرە سەر زەوی لە خوای پەروەردگار بترسە. ئەمە ئامۆژگاری یەکەم. پاشان فەرمی وأتبع السيئة الحسنة تمحوها. هەر کاتێک خراپەیەکت کرد چاکەیەک بە شوێنیا بکە با بیسڕێتەوە، با لەسەر شان نەنووسرێت، با بسڕێتەوە چاکە بکە، سبحان اللهەکە، ئەستەغفر اللهەکە، سەڵاواتێ بدە لە دوای خراپەیەک بۆی بیسڕێتەوە. پاشان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وخالق الناس بخلق حسن. لەگەڵ خەڵکا ڕەوشتت با جوان بێ، ئەخلاقت با جوان بێ، لەگەڵ خەڵکا، لەگەڵ مەخلوقاتە، لەگەڵ دایک و باوکە، لەگەڵ ماڵ و مناڵە، لەگەڵ هاوسەرە، لەگەڵ دراوسەیە. پێغەمبەری خوا فەرموویەتی ڕەوشت و با جوان بێ. ئەمە باشترین چەک و سیلاحی دەستی و کەسانەیە کە بیانەوێت دڵی خەڵک بۆ خۆیان کەمەرکێشکەن. ئەگەر دەتەوێت خەڵک دڵی خەڵک ڕاکێشی بۆ لا خۆت بە ئەخلاقی جوان ئەتوانی ڕاکێشی، زۆر جار بە پارە ناتوانی. ئەوەی بە ئەخلاقی جوان ئەتوانی بەدەستی بهێنی لە ڕاکێشانی دڵی خەڵک بە هیچ شتێکی تر ناتوانیت. بۆیە پێغەمبەری خوا خۆی وابوو، خوای پەروەردگار شایەدی بۆ دا فەرمی ئەگەر نەرمونیان نەبوویتایە ئەو خەڵکە لە دەوری تۆ کۆ نەبوونەوە. بۆیە وەسیەتی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام وەسیەتی پێغەمبەری خوش بەڕاستی ئەبێ ئینسانی مسلمان جێبەجێ بکە. یەکێتر لە بەرهەمەکانی دوعای پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام. یعنی پێغەمبەری خوا پاڕاوەتەوە لە خوای پەروەردگار کە ئەخلاقی جوان کە. ئەی من و تۆی مسلمان ئەو پێغەمبەری خوا بوو، خۆشەویستی خوا بوو، خوا کتابی بۆ ناردبوو، دوعایەکە لە پاڕاوکە خوا ئەخلاقی جوان کە. من و تۆش پێویستمانە لەم کاتە و لەم زەمانەیە لە هەر کاتێکا بێ پێویستە دوعاکەین و بپاڕێن و بڵێن خوای پەروەردگار ئەخلاق و ڕەوشمان جوان کە. پێغەمبەری خوای فەرموو اللهم حسنت خلقی فحسن خلقی. خوای بە جوانی دروست کردوم. خوای پەروەردگار فەرمێ ئێمە ئینسانمان لەسەر جوانترین شێوە دروست کردووە، لە هەموو مەخلوقاتێک جوانتر ئینسانە، هیچ شتێک نییە ئەوەندەی ئینسان جوان بێت. بۆیە پێغەمبەری خوای فەرموو خوای پەروەردگار تۆ منت بە جوانی دروست کردووە، خوای ئەخلاقیشم جوان کە، خوای ڕەوشتیشم جوان کە. چەند خۆشە ئینسانی مسلمان لەو کاتانەیە کە دوعای تیا قبوڵە، یەکێ لە دوعاکانی بریتێ بێ لەوەی کە بڵێ خوای ئەخلاقم جوان کە، ڕەوشتم جوان کە. لە دوای نوێژەکان، لە کاتی شەوە، لە کاتی سەفەرە، کاتێک ئینسان نەخۆشە، ئەو کاتانە کە دوعایان تیا قبوڵە با ئینسان هەوڵ بدا دوعا بکە بڵێ خوای پەروەردگار ئەخلاقم جوان کە، ڕەوشتم جوان کەم، کە ئەخلاقی جوان بوو هەموو شتێکی بەدەستێناوم. یەکێتر لە بەرهەمەکانی ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان ئەوەیە کە خۆشەویستەکانم وەڵڵاهی ئەگەیتە مەرتەبەیەکی زۆر بەرز. یعنی پاداشتی ئەخلاق جوانی لە ژمارە نایەت، لە حیساب نایەت. پێغەمبەری خوا فەرمێ إن الرجل ليدرك بحسن خلقه درجة القائم بالليل. لە شوێنترا فەرمێ وإن صاحب حسن الخلق ليبلغ به درجة صاحب الصوم والصلاة. ئەفەرمێ ئەخلاقی جوان، ڕەوشتی جوان، ئەو کەسێک کە ڕەوشتی جوانە بە ڕەوشت جوانیەکەی ئەگاتە مەرتەبەی ئەو کەسانەی کە هەمیشە بە شەو نوێژ ئەکەن و بە ڕۆژیشا بە ڕۆژووە بن. سبحان الله لەو دەرەجە گەورە، یعنی خەڵکانی بە شەو نوێژەکەن، بە ڕۆژیشا بە ڕۆژووە بن بەردەوام. مرۆڤێکیش مسلمانێکیش لەولاوە بە ئەخلاقی جوان و ڕەوشتی جوانی خۆی ئەگاتە دەرەجەی ئەوانە، لە قیامەتە بەقەدەر ئەوانە پاداشی بۆ هەیە. بۆچی؟ چونکە ئەخلاقی جوان بووە، چونکە ئەخلاق جوانی خەڵک ئیسفادەت لێیەکە، دراوسە ئیسراحەتی لێیەکە. وەکو لە فەرمودەیەکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەخلاق جوانی باشترین کردەوەیە، باشترین کردەوە. ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە هاوڵێکی فەرموو دوو ڕەوشت پێ بڵێم، دوو کردار و پێ بڵێم لەسەر شان سووک بێ، یعنی بە ئاسانی بکرێت، بەڵام لە میزانی خوای پەروەردگارە قورس بێ، دوو خەسڵت پێ بڵێم. فەرمووی بەڵێ پێم بڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. لە وەڵامە پێغەمبەری خوا پێی فەرموو
ئەخلاق جوانی و کەم قسەکردن. ئەم دوانە پیاغەمبەری خوا فەرمی سوێن بە ئەڵڵا هیچ شتێک نییە بەقەدەر ئەم دوانە خاوەنەکەی جوان کات. ئەخلاقی جوان لەگەڵ بێدەنگی، زۆر قسە نەکردن، بەرهەمێکی زۆر جوانە، لەسەر شانیش سووکە، خۆ هیچ ناڕەحەت نابێ، پارەشی تێناچێ. خۆشەویستەکانم، یەکێتر لە ئەخلاقی جوان ئەوەیە کە عمر زیاد ئەکا، عمر زیاد دەکا. پیاغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام حسن الخلق وحسن الجوار يعمران الديار ويزيدان في الأعمار. ئەفەرمێ ئەخلاقی جوان و دراوسێتی باش شار ئاوەدانەکاتۆ تەمەنیش زیادەکە، یعنی بەرەکەتەکەوێتە ناو تەمەنەوە. لە کۆتاییشە پیاغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کەسەی کە ئەخلاقی جوانە لە هەموو کەسێ ئیمانەکەی تەواوترە، لە هەموو کەسێ بڕواکەی تەواوترە و کامڵترە. خۆشەویستەکانم، با هەوڵ بدەین بە خۆمانە بچینەوە بە تەعامل و هەست و کەوتی ڕۆژانەمان لە ماڵۆ لە دەرۆ لە وەزیفەکەمانە بەرامبەر بەخوای پەروەردگار ئەخلاقمان جوانکەین، ڕەوشمان جوانکەین، ئەرکی سەرشانمان بە جوانی جێبەجێکەین، با بگەینە ئەو مەرتەبەی کە پیاغەمبەرمان خۆش بوێ، پیاغەمبەر خۆشی بوێین، خوا خۆشی بوێین، ڕەزامەندی خۆ پیاغەمبەری خوا لە قیامەتە بەدەست بێنین. خوای عاقبەتی هەموو بەخێر بژێڕی، خوای ڕەش بە خەسارمان نەکەی بۆ خاتینەوە جوانەکانی خۆت، خوای ئەخلاق و ڕەوشتمان جوانکەی، ڕەحم بە ئەخلاق و ڕەوشتی ماڵ و مناڵمانکەی، خوای هەر کەسێ بۆ دینی تۆ هەوڵەدا بە هەر ڕێگەیەک بێ، بە هەر وەسیلەیەک بێ دینی تۆ ئەگەیەنێ، خوای سەربەرزی دنیا و قیامەتیکەی، ڕەحم بە خۆی ماڵ و مناڵیکەی، لە بەرەکەتی ئەرز و ئاسمان بێ بەشمە مەکە یا رب العالمین. خوای بمان خێتە بەر شەفاعەتی پیاغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.